بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. ليشتنا صورة التحريم. صورة التحريم بمعنى يعني لخو حرام كردن، شد لخو قدغ كردن، كصورتك مدنية كمدينة هاتو تخواري ودوازد آياتا. طبعا صورة مدنية كان زورتر بابتكاني بابەتی تەشریعین یعنی ئەحکامن کە لێرە خوای گەورە باسی هێندێک لەو حوکمانە دەکات کە پەیوەستن بە خانەوادە و ناو خێزان و بەتایبەتیش تەبەن باسە لە ماڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم و هێندێک هەڵوێستی خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوای گەورە باسی کردووە بۆی ببێتە بناغێک بۆ هەموو طبعاً خێزان و ئوسرەیەکی دیکە کە لە ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە خوای گەورە لە سوورەتەکەدا باسی ئەوە دەکا کە ناکرێ ئینسان بۆ ڕازیکردنی کەسێکی بەرامبەر حەڵاڵێکی خوا لە خۆی حرامکە. ئەوە یەک. و دواتر طبعاً ئیشارەت و ئاماژەی تێدایە بەوەی کە ئاشکراکردنی نهێنی خێزان ماڵ ئیژن بۆ پیاوی یا پیاو بۆ ئافرەتی دەبێتە مایەی دروستبوونی ناڕەحەتی و ناخۆشی بۆ ئەو خێزانە و نزیک دەبێتەوە لە هەرەسهێنان و لێک هەڵوەشاندنەوە. و دواتر طبعاً خوای گەورە خطاب و ڕوو لە مسلمانان دەکات کە لە بەرامبەر ئەوانەی کە بەرپرسن طبعاً بەرپرسیارەتی خۆیان جێبەجێکەن. و دواترش طبعاً خوای گەورە باسی چوار ئافرەتمان بۆ دەکا. نمونەمان بۆ بە چوار ئافرەت بۆ دێنێتەوە، دوو ئافرەتی ئیماندار و دوو ئافرەتی کافر کە ئەوە لە دەرسی داهاتوو دەیگەینێ. سوورەتی تەحریم هۆکاری هاتنە خوارەوەکەی، سەبەبی هاتنەوە خوارەوەکەی لە تەفسیرەکاندا دوو سەبەب و دوو هۆکاری بۆ باس کراوە کە ئەوەی یەکەمیان طبعاً کە باسی دەکەین زۆرتر متمانە پێکراوە، ئەویش ئەوەیە کە طبعاً پێغەمبەر دەزانین کە زیاتر لە خێزانێکی هەبوو وایە و عادەتی پێغەمبەر وا بوو و هەر کەسێکی دیکەش طبعاً کە زیاتر لە ئافرەتێکی هەبێ یەک لەو شتانەی کە واجبە لەسەری بریتیە لەوەی کە کات دابەشکا لە بینیاندا ئەندازەی مانەوەی لەکن ئافرەتەکان وەکو یەک بێ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو یاسایی تەواو پەیڕەو دەکرد و هەموو ئەو عەدالەتانەشی کە عەدالەتی ظاهری بوون لە دەسەڵاتی ئینساندا بوون پێغەمبەر صلی الله علیه وسلم لە بەرامبەر خێزانەکانیدا پیادەی کردبوو کە معلومە عەدالەت لە شتی ظاهریدا طبعاً لەسەر پیاوی واجبە لەو شتەدا کە لە دەسەڵاتی خۆتدایە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمیشە دەیفەرموو ئەی خوایە ئەوە قسمەت و دابەشکردنەی کە لە دەسەڵاتی خۆمدایە ئەوە کردم لەگەڵ خێزانەکانم، خوای گەورە داوات لێ دەکەم تۆش لێم نەگری لەوەی لە دەسەڵاتمدا نییە. ئەوەی لە دەسەڵاتی ئینسانیدا نییە طبعاً لە دەسەڵاتی پیاویدا نییە و هیچ کەسێکی دیکەش لەگەڵ هیچ کەسێکی دیکە ناتوانێت بیکە. خۆشەویستی قەلبیە، خۆشەویستی دەرونیە و زایدەن بەنسبەت ژن و مێردایەتیەوە طبعاً خودی کاری ژن و مێردایەتیش طبعاً مەرز نییە عەدالەتی تێدا بێ، بەڵام چونکە پەیوەندی ژن و مێردایەتی پەیوەندیەکی پارێزراو و تەواو تەنها پیاو ئافرەتەکە دەیزانن، مەرز نییە پیاو بۆ هەموو ئافرەتەکان مەیلی وەکو یەک بێ کە ئەوەش طبعاً واجب نییە و لە دەسەڵاتی هیچ کەسێکیشدا نییە. جا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتەکانی دابەش کردبوو طبعاً یەک لە خێزانەکانی حەفسە بوو، حەفسەی کچی ئیمامی عومەر. جارێکیان طبعاً داوای مۆڵەتی لە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم کە بچێتەوە لای داک و بابی پێغەمبەری صلی الله علیه وسلم ئیزنی دا حاڵی یعنی لەسەر داوای خۆی
ئیزنی دا، بەڵام کە دەڕواو طبعاً دوور دەکەوێتەوە، دیارە لە سەرەی حەفزەی کە دیارە لە سەرەی خۆیدا داوای چوونەوەی کردووە، پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەرەی حەفزەی خێزانێکی دیکەی هەبووە، ناوی ماریەی قبطی بووە. ئەم ماریەی قبطی کە کەنیسەک بوو و دراوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، هێناویەتیە ماڵی حەفسەی و لە سەرەی ویشدا بە غیابی طبعاً حەفسەی سەرجەیی دەکات و حەفسە دەڵێن دەگەڕێتەوە، یان هەر چۆنێکی بێ پێی دەزانێت، دواتر غیرەی دەکات، دەڵێ بۆی ئیزنت دام، بۆی فڵانی بێنیە ماڵی من و لە ماڵی من سەرجەیی بکەی و ئەوە سوکایەتیە بە من و طبعاً عافرەتش تەبیعەتیان لێکەر نزیکە با خێزانی پێغەمبەریش بن. ئەگەر ئیزنی نەدا با بێگومان شتێکی دیکەی دەگوت. ئێستا ئیزنی داوە کە ماڵ بەڵێ ماڵی حەفسەیە، بەڵام خۆگەر حەفسەی بێ پێغەمبەریش صلی الله عليه وسلم ماڵ خاوەن ماڵ بێگومان پێغەمبەر صلی الله عليه وسلم صلاحیەت و دەسەڵاتی ئەوە خوا پێی داوە کە ئەو لەوێ نییە. طبعاً کە ئەو لە کاتی خۆی و لە وەختی خۆیدا داوای مۆڵەتی کردووە و پێغەمبەر مۆڵەتی داوە، بەڵام ئەو بە زۆرێکی دیکە لێکی دەداتەوە، دەڵێ بۆیە مۆڵەتت دام بۆی ئەوی بینیە شوێنی من و وەرحاصل لە جیاتی من لەگەڵوی دابی و ئەوە نەوعێکە لە سوکایەتیکردن بە من. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر لەگەڵ تەبایی دابووە، زۆری پێ خۆش نەبووە، طبعاً نەها ناکۆچی و نهێنیەکانی ناو خێزانی بچنە دەرێ، بۆیە بانگی حەفسەی کردووە بە بەدزی، توێتی وەرە دەنجێ مەکە، باسی ئەو مەوزوعی مەکە لەکن هیچ کامێک لە خێزانەکانم و لەکن هیچ کەسێکی دیکە سوێندت بۆ دەخۆم کە من نەچمەوە لای حەفزەی هەر ئەوەی ماریەی قبطیەکە یان مانگێک بەلایدا نەڕۆم. گرنگ سوێندێکی لێ خواردووە بۆ ڕازیکردنی حەفزەی کە هەر نەچێتە لای یان مدەتێکی دیاریکراو نەچێتە لای. جاخوای گەورە طبعاً تەصدیقی ئەو فعلەی پێغەمبەری نەکردووە صلی الله عليه وسلم، چونکە حەفزە لە ئیشەکەیدا، لە غیرەکەیدا و لە تووڕەبوونەکەیدا و لە پێناخۆشبوونەکەیدا حەق نەبووە. خوای گەورە لۆمەی پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم لەسەر ئەوەی کە سزای خۆی داوە کە حەق نەبوو. خوای گەورە پێی دەڵێ ئەتۆ لەسەر ئەو مەوزوعەی خۆت سزادەی، چونکە ئەوەی کە تۆ کردوتە لەگەڵ ماریەکە خێزانتە و لە ماڵی خۆتدا و لە سەرەی خێزانێکدا کە خۆی غایبە و خۆی داوای چوونەوەی کردووە، هیچ کارێکی خراپت نەکردووە. بەڵام تەبەن دواتر حەفسە نهێنیەکەی دەپارێزێ یان نایپارێزێ؟ تەبەن نایپارێزێ، دەسێ لەکن عایشەی باسی دەکە. دواتر تەبەن خوای گەورە خەبەر بە پێغەمبەر دەدا صلی الله عليه وسلم کە خێزانەکەت سڕەکەتی ئاشکرا کردووە. حاڵی پێغەمبەریش صلی الله عليه وسلم سەرەداوێک تۆزێک لە مەوزوعەکەی بە حەفزە و عایشەی دەڵێتەوە بەس بۆی بزانن کە پێغەمبەر ئاگادارە و ئاگادار کراوەتەوە لەوەی کە نهێنیەکەی ئاشکرا بووە. بەراو جار حەفسە شتێکی دیکەشی دێتە سەرێ، ئەو کات گومان ئەو جارێک گومان بە ئەوەی دەبا، بە عایشەی دەبا، پێی وایە عایشە سڕەکەی ئاشکرا کردووە و نهێنیەکەی ئاشکرا کردووە. بەڵام تەمەن لە ئایەتەکەیدا دەردەکەوێت کە خوای گەورە خەبەری بە پێغەمبەر داوە صلی الله عليه وسلم کە ئەوە یەکێکە لە سەبەب نزولەکانی و ڕووداوەکەش تەمەن زۆرتر لەو هۆکاری هاتنە خوارەوەی نزیکترە. بەڕاستی هۆکارێکی دیکەش باس کراوە، طبعاً هەندێکی کە دەفەرمون هۆکاری هاتنە خوارەوەی ئەوە بووە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەچوێ لای زەینەبەی خێزانی، زەینەبەی خێزانی کە یەکێک لە خێزانەکانی زەینەبە بووە، شیری لە ئەوە شیرنە هەنجوینی دەدایە و لە لای زەینەبەی هەنجوینی دەخواردەوە. حەفسە و عایشەش طبعاً هەستیان پێکرده بوو کە جا پێغەمبەر بۆ خۆی گوتوێتی شیرم خواردۆتەوە یا مەدحی شیرەکە هەنجوینەکەی کردووە، دیسان طبعاً لەوەش
دەفەرمون غیرەیەک تەبەن ئەوەش ڕووی داوە بەڵام مەرزنی هاتەکە لەسەرەوەی هات بێتە خوارێ هەردووشیان ڕێک کەوتون لەسەر ئەوەی کە بڵێن ئەی ها کە پێغەمبەر چووە لایەن بڵێن ئەوەت خواردووە ها شتێکەیە بۆنی هەیە ئەوەت خواردووە بۆنت لە دەمیدێ ئەوش گوتوێتی نەخێرەوەم نەخواردووە بەڵکو هەنجوینم خواردووە بەڵام پێی وا بۆ ڕاز دەکەن تەبان بەڵام مادام هەنجوینەکە بۆنی هەبێت و بۆنی دەبم ناخۆشکە وعد بێجارێکی دیکە تەبان نایخۆمەوە و سوێندی بۆ خواردن دەڵێن بۆیە خوای گەورە ها هەنجوین کە حەڵاڵە شیفایە لەبەر خاتری حەفسە و عائیشەی لە خۆی قەدەغ کردو و لە خۆی حرام کردو بۆیە خوای گەورە ئەو ئاەتەی ناردوتە خوارێ جا دەکرێت هەردووکیان سەبەبی هاتنە خوارەوەی بن و لە حەقیقەتیشدا ئێمە تەنها بۆ تێگەیشتن ئیشمان بە سەبەبی هاتنە خوارەوەی ئاەتەکانە دەنا ئێمە مامەڵە لەگەڵ معنای کەلیمەکان دەکەین معنای وشەکان دەکەین معنای وشەکان بۆ ئێمە گرنگن و ئەو دەرس و عیبرەتانە گرنگن کە لە ئاەتەکە و لە معناکەی وەردەگیرێ نەک طبعا ئەوە لەسەرکی هاتوۆتە خوارێ و هۆکاری هاتنە خوارەوەی جێ واضحە جا سەرەتای سوورەتەکەی خطاب و گفتوگۆیە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت یا ئەیها النبی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە کە خطابی لەگەڵ پێغەمبەری خوا کرد بە هەمیشە بە یا ئەیها النبی یا بە یا ئەیها الرەسوول دواندوێتی بەعەکسی پێغەمبەرانی دیکە یا ئادەم یا موسا یا عیسا گە دیقەتی قورئانتان دابێ خطابەکانی دیکە ناوی پێغەمبەران هاتووە بەڵام لەوەی پێغەمبەری ئێمە زۆرتر طبعا وەصفەکەی هاتووە کە یا ئەیها النبی یعنی ئەی ئەو کەسەی کە وحید بۆ هاتووە و لە ڕێگای وحیەوە ئاگادار کراویەوە کە بە کوردی ئێمە دەڵێن پێغەمبەر پەیام هێن یعنی ئەوەی پەیامی بۆ هاتووە و پەیام دەگەیەنێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لیمە بۆچی تحرم قەدەغەی دەکەی لەسەر خۆت طبعا ما ئەو شتەی ئەحەل الله لەک حەڵاڵی کردووە خوا بۆ تو واضحە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لیمە بۆچی تحرم قەدەغەی دەکەی ما ئەوەی ئەحەل الله لەک حەڵاڵی کردووە خوا بۆت تبتغي يعني تو مەبەستە بەدەست بێنی تبتغي يعني داوا دەکەی هەوڵی ئەوە دەدەی بەدەست بێنی چی مەرضاتە ئەزواجیک ڕەزامەندی خێزانەکانت واضحە يعني ئامانجت لە حرامکردنی حەڵاڵەکان ئەوەیە کە خێزانەکانت لێت ڕازی بن خێزانەکانت تووڕە نەبن دواتر خوا دەفەرمێ والله غەفور ڕەحیم خوا لێخۆش بوو میهرەبانە واضحە خوا لێخۆش بوو میهرەبانە خوا لێخۆش بوو میهرەبانە طبعا لێخۆش بوو میهرەبانە بەرامبەر بە تۆش کە هاتووی حەڵاڵێکت لەسەر خۆ حرام کردو و سوێندت خواردووە و دەگونجێ مەبەستی خێزانەکانیشت بێ کە هەڵەیەکیان کردووە ئەگەر دواتر تەوبەی بکەن و پەشیمان ببنەوە خوای گەورە لە گوناهی ئەوانش خۆش دەبێت و بەزەیشتی بەواندا دێتەوە کە دواتر باسی تەوبەی ئەوانش دەکەن واضحە یا ئەیها النبی ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەی ئەو کەسەی کە وحید بۆ هاتووە و هەواڵی ئاسمانت بۆ هاتووە لە ڕێگای جیبریلەوە لیمە تحرم بۆچی قەدەغەی دەکەی ما ئەوەی ئەحەل الله لەکە کە حەڵاڵی کردووە خوا بۆت جاوەکو گوتمانیان چوونە لای خێزانەکەتە کە ماریەش وەکو ژنەکانی دیکە ژنی بوو و لە سەرەی هیچ ئافرەتێکیش کە حازر بوو بێ نەچۆتە لای تا بێ ئەمری خوای گەورەی کردبێ ئەبدا لەناو ماڵی خۆشیدا طبعا کە ماڵەکە چۆنی حەفسەی بوو ئاژی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم یان وەکو ئەوەکەی دیکە ئەگەر بڵێن هەنجوین کە حەڵاڵە و لەسەر خۆی حرام کردووە بۆی خێزانەکانی ڕازی بن کە ئەوەی زانی و حەقیقەتە نەیزانوە پلانیان بۆ جێڕاوە و غیرەیە دەیکەن واضحە ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی قەدەغەی دەکەی حرامی دەکەی ئەو شتەی کە حەڵاڵی کردووە خوا بۆت تەبتەغی یعنی تۆ داوا دەکەی هەوڵی ئەوە دەدەی بەدەست بێنی بەهۆی ئەو حرامکردنە چ شتێک
مرضات أزواجك رزامندي خزانة كانت والله غفور رحيم خوا لخوش بو مهربانة واضحة أو زاد فرمي قد فرض الله لكم قد بيقمان فرض الله دياري كرد وخوا لكم بو إيوة تحلة أيمانكم تحلة يعني حلال كردنوو شكاندني سوين دكانتا واضحة قد فرض الله لكم دياري كرد وخوا بوتان رقيدا وخوا بيتان هر شونك تفسيري كين اعتيادية تحلة يعني حلال كردنوا شكاندني سي سوين دكانتان ها اگر پێت جێبەجێ نەبوو یا ئەگەر لە شوێنی خۆی نەبوو شتێک کە سوێندت لەسەر خواردووە دەتوانی سوێندەکەت بشکێنی بەچی دەشکێندرێ یەکەم جار کۆیلەیەک ئازاد کەی ئەگەر هەت بێ نەبوو دە فەقیر تێرکە یا پۆشاکی دە فەقیر کەی ئەوە هەنگاوی دووهەم ئەگەر کەسێک هیچی نەبێ 3 ڕۆژ بە ڕۆژوو دەبێ دا 3 ڕۆژەکە پێشەوەی سوێندەکەی بشکێنێ یان دەکرێت سوێندەکەی بشکێنێ و دواتر ئەو بۆ سوێندی بەدرۆنی ها سوێندێک بەڕاستی خواردوتە بەخوا بە تەماشی جێبەجێکەی بەڵام دواتر پێت جێبەجێ نابێ یان جاری وایە ئەو شتەی سوێندت لەسەر خواردووە شتێکی گونجاو نییە شتێکی مناسب نییە وایە کە ئەوەی پێغەمبەری صلی الله عليه وسلم سوێندی لە شتێک خواردووە کە خوا بۆی حەڵال کردووە ئەو لە خۆی قەدەغە کردووە بە سوێندێک دەتوانێت سوێندەکەی بشکێنێ واضحە لەو بۆ هەموو کەسێکی دیکەش هەروایە قد فرض الله لكم بێگومان دیاری کردووە خوا بۆتان تحلة أيمانكم شکاندنی سوێندەکانتان یان حەڵالکردنەوەی ئەو شتانەی کە بە سوێند لەسەر خۆتان حرام کردووە واضحە والله مولاكم خوا دۆست و پشتیوان و سەرخەری ئێوەیە هەناڵێ مەولاکە هەنە مەولاکم یعنی حکمەکان گشتین هەر بۆ پێغەمبەر نین تەنها خیتابەکە لەگەڵ پێغەمبەرە صلی الله عليه وسلم و هۆکاری هاتنە خوارەوەکەی پێغەمبەرە دەنا هەر کەسێکی دیکە هەمان شتی لێ ڕووبدا وایە ئێستا شتی لە بابەتانە زۆرە ها جاری وایە بەس بۆی بەرامبەرەکەت قەناعەت کە تووڕە نەبێ سوێندی بۆ دەخۆی جاری وایە هەندێک شتی ڕێگە پێدراو لەسەر خۆت قەدەغە دەکەی و هەشە شتی خراپیش دەکا گوناهیش دەکا لە پێڕاوی ڕازیکردنی کەسی بەرامبەر کە ئەوە لە شوێنی خۆی نییە زۆر ئینسان گرنگ ئەوەیە خوا لێی ڕازی نەبێ بەڕاستی خوا لێی تووڕە نەبێ و بێ ئەمری خوانەکە کە خواد ڕازی کرد خەڵکی دیکەت وەختێکێر بۆ ڕازی دەکرێت بەڵام کە عەکسەکەی بوو لەبەر خەڵکی خواد لە خۆ تووڕە کرد ئەو کاتە خراپ وهو العليم الحكيم أو خوايا زانا ودانايا واضحة قد فرض الله لكم بيقمان فرض يعني شرع دياري كردوا خوا بوتان بله بس دير فرض نيس سوين شكاندن رقا بيدانا بپی اوكي چونك واجب نيس سوين دي بشكيني همو كاتيكي هرچند اوش هندك زار واجبا زوی پیغمبری صلی الله علیه وسلم چونکە تەوقیتی بووە واجب نەبووە بەڵام دەبێ بڵێن دیاری کراوە دەنا بەڵێ هێندێک جار سوێند شکاندن واجبە ئەگەر سوێندی بخۆی لەسەر گوناهێک بە نمونەکە بیکەی واجبە گوناهی نەکەی بیشکێنی وایە لە هێندێک شوێنان یعنی کە نووسراوە هێندێک جار یعنی ڕێگە دراوە هێندێک جار یعنی واجب کراوە لێرە بمعنای یعنی دیاری کراوە دیاری کردووە خوا بۆتان کە حەڵاڵی کەنەوە سوێندەکانتان بیشکێنن سوێندەکانتان حەڵاڵی کەنە ئەوەی بە سوێندەکانتان لە خۆتان حرامتان کردووە والله مولاكم خوا دۆست و پشتیوان و سەرخەری ئێوەیە وهو العليم الحكيم و ئەو خوایە زانا و دانایە زانایە بە نیەتی دڵەکانتە و حەکیمیشە بڕیار و کارەکانیشی لە شوێنی خۆیدا واضحە ئەم جا دەفەرمێ وإذ أسر النبي وإذ يعني باسكو بيركو أي محمد صلى الله عليه وسلم كاتك أسر النبي أسر يعني الشارجية وبيغمبر صلى الله عليه وسلم سيك بابتك إلى بعض أزواجه لا هندك لخزانة كاني وإذ أسر كاتك شارجية وبيغمبر صلى الله عليه وسلم إلى
بعض إلى لاي بعض هندك لأزواجه لها وسركاني تشار دوا حديثا قسيك. واضحة؟ فلما نبأت به، فلما كاتك نبأت يعني حوالي دا ئاشکرای کرد به ئەو نهێنیە مەبەستی ئەوەیە کاتێک حەفسە ئەو نهێنیەی پێغەمبەری گەیاند بەچێ بە عایشەی فەلەما نەبەئەت به کاتێک کە حەفسە هەواڵی دا ئاشکرای کرد ئەو قسەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەڵام وأظهره الله عليه أظهره الله ئاگاداری کردەوە خوا چێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر ئەو نهێنی ئاشکراکردنە أظهره ئاگاداری کردەوە پێغەمبەر خوا ئەو هایە بۆ پێغەمبەری دەچێتەوە بەس لە کوردیدا ئەڵڵاهەکەی دەبێ بێنینە پێشێ ئاگاداری کردەوە خوا پێغەمبەر صلی الله عليه وسلم عليه لەسەر ئەو نهێنی ئاشکراکردنە. واضحة؟ جاءتي کرد پێغەمبەر عرف بعضه عرف يعني پێی ڕاگەیاندن هەندێک لە نهێنیەکە عرف يعني باسی کرد پێی گوتنەوە هەندێک لە قسەکان وأعرض وپشتیشی هەڵ کرد عن بعض لە هەندێکی. واضحة؟ هەندێکی باس کرد و هەندێکی باز نەکرد. واضحة؟ جا هەندێک دەفەرمون ئەوەی باسی کردووە ئەوەیە کە پێغەمبەر پێی گوتوونە دەزانن کە ماریەم لە خۆ قەدەغە کردووە بۆی بزانن کە زانیویەتی بەڵام باسی ئەو ناکۆچی و خلافەی کە لە بینی حەفسە و پێغەمبەردا ڕووی داوە ئەوەی هەر باز نەکردووە. بۆچی باسی نەکردووە دەفەرمون وەکو پێغەمبەر عادەتی وا بوو سڕی خەڵکی حەز لێ نەبووە کەشف بکا بۆ زۆر لۆمەیان نەکات و زۆر زەنستیان نەکا هەموو ڕووداوەکەی بەڕوودا نەداونەتەوە تەنها هەندێک لە ڕووداوەکەی بۆ باسکردوون بەشی ئەوەندەی کە حەفسە و عایشە بزانن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕووداوەکەی زانی و ئەوانی سەریان بەیەکەوە ناوە مۆزوعەکان لە بینی خۆیاندا گەرم کردووە حاڵێ کە تەمان دواتر خوا هاتی ناردە خوارە هەموو خەڵک هەرزانی ئەوانش لە بینی خۆیاندا قسەکە کەوتە ناو دەمێکی وانییە یا دوو ئافرەت لە بینی خۆیاندا بێگومان خەڵکی دیکە سەر پێی دەزانێ. وإذ أسر النبي إلى بعض أزواجه يعني بیر بکەنەوە کاتێک کە شاردیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لای هەندێک لە خێزانەکانی قسەیەک يعني بە نهێنی داینا پێغەمبەر صلی الله عليه وسلم لای هەندێک لە خێزانەکانی قسەیەک فلما نبأت به كاتك نبأت به يعني آشكراي كردو خبري يعني آشكراي كرد أو نهينيا يكيك لخزانة كاني. واضحة؟ فلما نبأت كاتك آشكراي كرد خبري دا بو نهينيا يعني خزانة بخزانة لكي آوى وأظهره الله عليه خواي قورة بيغمبري لو نهێنی ئاشکرا کردنە ئاگادار کردەوە. پێغەمبەریش چی کرد؟ عرف بعضه عرف يعني بۆی باسکردنەوە بەڕووی دادانەوە هەندێک لە خەبەرەکە هەندێک لەو شتەی لەو گفتوگۆیی کە لە بینیاندا دروست بوو وأعرض عن بعض پشتیشی لە هەندێکی کرد وازشی لە هەندێکی هێنا. واضحة؟ فلما نبأها به كاتك نبأها پێغەمبەر صلى الله عليه وسلم هەواڵەکەی گەیاندەوە بە حەفسە فلما نبأها به كاتك هەواڵی دایەوە بە حەفسە لە چی به لەو نهێنی ئاشکراکردنە قالت وتی چی من أنبأك هذا چی ئەو دەنگ و باسی بۆ باس کردی
طبعا ئەو گومانی بۆ چێ چوو بۆ عایشەی چوو طبعا ئەگەر عایشە بایە بێگومان ئەو کاتە دیسان ناکۆچی و خلاف لە بینی ئەوانیشدا دروست دەبوویەوە. قال پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نەبەئەنی العەلیم الخەبیر هەواڵی بە من داوە خوای زانای شارەزا، یعنی عایشە نییە بەڵکو خوا لە ڕێگای وەحیەوە ئەو نهێنیەی بۆ من باس کردووە و بۆ من هێناوە. واضحە؟ طبعا بۆیە طبعا پاراستنی نهێنی ها بینی ژن و مێرد سڕی نەجاح بە پێچەوانەوە هەر کاتێک سڕی بینی ژن و مێرد طبعا ئاشکرا بوو یان بە معنایەکی دیکە پیا و ئافرەت کاتێک کە قسە بۆ یەکتری دەکەن متمانە لە بینیاندا نەما بێگومان سەر دەکێشێ بۆ فتنە و بەڵای گەورە تا دەگاتە تەلاقش. پێغەمبەر ئێستا دەیگەینێ خوای گەورە سەلاحیەتی ئەوەشی داوەتێ و بە تەلاقیش هەڕەشەی لەو خێزانانە کردووە کە باسی سڕی پێغەمبەریان کردووە صلی الله عليه وسلم و لەبەر غیرەیەکی طبعا لە شوێنی خۆ نەبوو ئامادە بوون دەمیان گەرم کەن یان مەجلیسیان گەرم کەن بە بابەتێک کە بابەتەکە ئەوەی نەبووە طبعا هێندە گەرم بکرێت و هێندە گەورە بکرێت. واضحە؟ خوای گەورەش طبعا کە ڕووداوەکەی لە قورئاندا تۆمار کردووە و باسی کردووە و باسی سڕ و نهێنی ناو ماڵی پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەبەر ئەوەیە ئەو بۆ پێغەمبەر خۆش نەبووە ها و سڕانەی باز کرێن و وحەشی لە نەبووە لەسەر ئەو مەوزوعی بێتە خوارێ، بەڵام پێغەمبەر مشەریع یعنی دەبێ هەموو یاسا سەخت و قورسەکان بەسەرویدا جێبەجێ بکرێن و ئەو دەبێ ببێتە قودوە و دەبێتە پێشەنگ لەناو بەدڵنیاییەوە ئاەتەکە نەوعێک لە سەرزەنشکردنی تێدا لیمە تحەرم وزار باسی ئەو سڕەی دەکا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم سوێندی بۆ حەفسەی خواردووە حەڵاڵێکی لە خۆی حرام کردووە بەس لە پێناوی ئەوەیدا سڕەکەی کە شتێکی حەڵاڵیشە نەک شتێکی ناشەرعی خێزانەتەکانی دیکەی نەزانن سزای ئەوەی بگاتە خەڵکی دیکەی پێی بزانێ، بەڵام بۆتە یاسا و بۆتە قاعیدە کە پاراستنی سڕ پاراستنی نهێنی لە بینی ژن و مێردا شتێکی واجبە، چونکە ئەو پەیوەندی کە لە بینی ژن و مێردیدا هەیە طبعا بێگومان لە بینی هیچ کەسێکی کەدا نییە و ئەگەر متمانەش نەما بێگومان طبعا ژیان کۆتایی پێدێ. وإذ أسر النبي يعني بیر بکەنەوە کاتێک شاردیەوە يعني بە نهێنی پێغەمبەر لای إلى بعض أزواجه لای هێندێک لە خێزانەکانی حديثا قسەیەک فلما نبأت به کاتێک ئاشکرای کرد و خەبەری لەو نهێنیەدا یەکێک لە خێزانەکانی کە خوا ناویشی نهێناوە طبعا بۆی ناویان پارێزراو بێ وأظهره الله عليه خوای گەورە پێغەمبەری لەو نهێنی ئاشکراکردنە ئاگادار کردەوە. عرف بعضه ئەویش هێندێک لەو هەواڵەی گەیاندەوە بە خێزانەکانی پێی ناساندنەوە و يعني بەڕووی دادانەوە وأعرض عن بعض وازشی لە هێندێکی هێنا باسی هێندێکی هەر نەکرد ئەوەی لە بینیاندا ڕوویداوە ئەوەی بەتەمای بوون و ئەوەی قسەیان لێ کردووە. فلما نبأها به کاتێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵەکەی بە خێزانەکەی دایەوە فلما نبأ طبعا بکەرەکەی پێغەمبەرە لێرە يعني کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم هەواڵی ئاشکراکردنەکەی بە خێزانەکەی دایەوە وتی چی؟ قالت من أنبأك هذا خێزانەکەی بەڵێ چێ ئەو خەبەرەی پێگوتووی؟ قال نبأني العليم الخبير فەرمووی خەبەری پێداوم هەواڵی پێداوم خوای زانای زۆر شارەزە. ئەو جا خوا دەفەرمێ ئین تەتوبا ئەگەر ئێوە حەفسە و عایشە تەوبە دەکەن و پەشیمان دەبنەوە إلى الله بۆ لای خوا ئین تەتوبا إلى الله ئەگەر ئێوە ئامادەن تەوبە بکەن و پەشیمان ببنەوە بۆ لای خوا. واضحە؟ لێرە دەڵێن جوابی ئینەکەی مەحذوفە ئین تەتوبا إلى الله ئەگەر تەوبە بکەن و پەشیمان ببنەوە بۆ لای خوا ئەوە باشترە و چاکترە بۆ ئێوە لەوەی کە ئەزیەتی پێغەمبەر دەن صلی الله عليه وسلم
واضحة بلام ئاگادار بن فقط سەغەت قلوبكما بێگومان لای داوە دڵتان لە حەق لە ڕاستی لە خۆشەویستی پێغەمبەر چونکە ئەو سڕ یعنی ئەو غیرەتان ئەوان غیرە عادەتەن لە خۆشەویستیانە وایە بەڵام کە لە سنووری خۆی دەرچوو وایە لە سنووری خۆی دەرچوو خۆشەویستی تێک دەدا ها خۆشەویستی لە ناو دەبا چونکە غیرە عادەتەن ها لەگەڵ دڵپیسی و لەگەڵ ئەوانە جیاوازە غیرە لە سنووری خۆیدا لە خۆشەویستیانە بەڵام لەو لەسەر ئەو شتە بەسیت و بچووکانە لە سنووری خۆی تێیپەڕێنی ئەو دڵە لە خۆشەویستی لا دەدا بۆیە دەفەرمێ ئین تەتوبا إلی الله ئەگەر تەوبە بکەن و پەشیمان ببنەوە بۆ لای خوا دەبێت لەوێ شتێکی بڵێنها ئەوە چاکترە بۆتە بەڵام فقط سەغەت بێگومان لای داوە دڵتان لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە پشتگیریکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵنەواییکردنی پێغەمبەر لە ڕاگرتنی دڵی پێغەمبەر بۆیە دەفەرمێ هەڕەشیان لێ دەکەوە ئین تەظاهەرا عەلەیه ئەگەر پشتیوانی یەکتری بکەن و یارمەتی دەری یەکتر بن لە دژی پێغەمبەر وئین تەظاهەرا ئەگەر پشتیوانی لە یەکتری بکەن یارمەتی یەکتری بدەن عەلەیه لە دژی پێغەمبەر ئەوە فإن الله بێگومان بن خوا هو مەولاه ئەو بۆ خۆی دەبێتە سەرپەرشتیکاری دەبێتە پشتیوانی وهروەها وجیبریل سەلامی خوای لێبێ دەبێتە پشتیوانی وصالح المؤمنین وچاکە کارە ئیماندارەکانیش کە لێرە عولەما دەفەرمون صالح المؤمنین مەبەستی ئیمامی عومەر و ئیمامی ئەبوو بەکرە هەر یەکیان باوکی یەکێکیانە بەڵام پشتگیری کامیان دەکرد ئەگەر خلاف بایە پێغمبەر پشتگیری پێغمبەریان دەکرد صلی الله عليه وسلم چونکە دەیانزانی پێغمبەر لەسەر حەقە و ئەوەی کچەکانیان کردوویەتیان لە نهێنی ئاشکراکردن و وەک دەڵێ سەر بەیەکەوە نان و پلاندانان بۆ هەڵماڵینی سڕی پێغمبەر صلی الله عليه وسلم لە شوێنی خۆی نییە وێ بە دڵنیاییەوە ئەوانیش پشتی پێغمبەریان دەگرت صلی الله عليه وسلم والمەلائکەة و هەروە فریشتەکانیش بعد ذلك دوای ئەو ڕووداوە ظهیر هەمویان دەبنە یارمەتیدەر و پشتیوانی پێغمبەر صلی الله عليه وسلم بۆی ئەوە هەڕەشەیە و بێمنەتکردنیان یعنی ئەگەر ئێوە ئاوا سوور بن لەسەر ئەوە و بەردەوام بن ئەو کاتە خوا بۆ خۆی طبعا پشتیوانی لە کە هەر ئەوە طبعا ئەوە کە خوا ئەو نهێنیی لێ ئاشکراکردن بۆ خۆی بەسەکە پێیتەن بێ بندڕان ئین تەتوبا إلى الله ئەگەر پەشیمان ئەلفی پێوەیە مەبەستی طبعا هەردوو ئەوەکەیە ئین تەتوبا إلى الله ئەگەر پەشیمان ببنەوە بگەڕێنەوە بۆ لای خوا واضحە چونکە ئەوەی یەکەم جار حەفسە ئەگەر بەتەنێ پێی ناخۆش بووە و ئەگەر سڕەکەی پاراز بە و باسی نەکردبایە لەوانەیە مەوزوعەکە کەس هەر نەیبیستبایە و هەر باز نەکرابایە بەڵام ئەوە کە هاتووە سڕەکەی گەیاندووە بە یەکێکی دیکە بە دڵنیاییەوە طبعا ئەگەر ئەو گەیاندی ئەویش بە یەکێکیکە دەیگەێنێ ئەویش بە یەکێکیکە دەبێتە ئەوە بۆی خوا طبعا ویستێتی بەر بە ئەوەکەی بگرێت و ببێتە یاساش ئین تەتوبا إلى الله ئەگەر تەوبە بکەن و پەشیمان ببنەوە بۆ لای خوا و چاکترە بۆتە دەنا فقط سەغەت قلوبكما بێگومان لای داوە دڵتان لەچی لە خۆشەویستی پێغەمبەر و لە دڵسۆزیتان بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم وإن تظاهر عليه أجر پشتیوانی یەکتر بن لە دژی پێغەمبەر فإن الله بێگومان بن خوا هو مولاه بۆ خۆی دەبێتە پشتیوان و سەرخەری پێغەمبەر صلى الله عليه وسلم يعني هیچتان پێ ناکرێ وجبريل دەبێتە سەرخەری کە ئاو هەواڵە جبریل بۆی هێنا بە ئەمری خوا وصالح المؤمنين طبعا دواتر ئەو ڕووداوە ئەبوو بەکر و عومەر و هەموو سەحابەکانی کە شەرزانیان و چاکە کارە ئیماندارەکانیش والمەلائکەة وهەروە فریشتەکانیش بعد ذلك ظهیر دوای ئەوە دەبن بە پشتیوان و یارمەتیدەر و سەرخەری پێغەمبەر صلی الله عليه وسلم واضحە ئەوجا دەفەرمێ عسى ربه إن طلقكن عسى بۆ خۆی يعني هان لە ئەسڵدا ئەگەر بۆ خوای بەکار نێ يعني نزیکە بەڵام کە بۆ خوای بەکار هات دەبێتە یەقین دەبێتە دڵنیایی يعني بە دڵنیاییەوە پەروەردیگاری پێغەمبەر صلی الله عليه وسلم عسى ربه يعني بە دڵنیاییەوە پەروەردیگاری پێغەمبەر صلی الله عليه وسلم چ دەکا إن طلقكن ئەگەر پێغەمبەر ئێوە تەلاق بدا
أن يبدي له دقوري بوي أزواجا أو جناني كإستا هيني بخيرا من كنا بچاكتر لإيوه أن يبدي له دقوري بوي ديني بوي خاوسراني كدي كعاوة كخيرا من كنا كچاكتر بن لإيوه واضحة عسى ربه إن طلقكن يعني بدل نيايوه خواي پیغمبر پروردگاري پیغمبر إن طلقكن أجر پیغمبر إيوه طلاق بدا أن يبدي له أزواجا دقوري بوي يعني إيوه دقوري بو پیغمبر صلى الله عليه وسلم بهاو سرانك كخيرا من كنا كأواني بوي دهينت چاكتر بن لإيوه واضحة؟ آفرتي چون يبو ديني مسلمات آفرتاني جي بنسيب دكات مسلمان بن يعني تسليم بأمر خوابن دو مؤمنات باوردار بن يعني باوري تاويان بخصي خواب بخصي پیغمبر صلى الله عليه وسلم قانتات جورايال بن جورايالي خوايان جورايالي ميردكان يعني بن واضحة تائبات توبكار بن ها اگر هلش يان كر زو پشیمان ببنو لسر هلكانيان سور نبن صفتي دي كان عابدات بندي خوابن خواپرست بن خواپرستی چاک بن او جار سائحات يعني آفرتانك بن لپێناوی خوادا کۆچیان کربێت و لپێناوی خوادا هاتو چۆ بکەن و بگەڕێنەوە يعني بگەڕێن بە زەوی ثيبات وأبكارها لێرە واوی لە پێشە وایە طبعا ئەوەکانی کەیسیان دژنین وایە ئافرەت لێک کاتیدا نەگافرەت پیاویش لێک کاتیدا دەکرێت مسلمانیش بی و ئیمانداریش بی و گوێڕایاڵیش بی و تەوبەکاریش بی و عابیدەش بی و سایحەش بی وایە بەڵام ثەیبات و ئەبکار ئەو دووە بەیەکەوە بیوەژن و کچ بەیەکەوە کۆ نابنەوە بۆیە دەفەرمێت دەکرێت ثەیبات ئەوەی بەنسیبی دەکا هەندێکیان بیوەژن بن خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموویان جگە لە عایشەی طبعا هەر بیوەژن بوون کە بێگومان طبعا ئەوە هیچ نەقص و ناتەواویەکیشی تێدا نییە و ئەبکار و هەروەها دەکرێت کچ بن بۆی هەردووکیان بگرێتەوە يعني طبعا ڕغبەتی ئینسانەکانیش جیاوازە ڕغبەتی هێندێک کەس بەلای ئافرەتی يعني ئافرەتێکدا کە پێشتر مێردی هەبوو بێ هێندێک کەس ڕغبەتی بەلای ئافرەتێکدا هەیە کە کچ بێت و پێشتر کەس نەچوو بێتە لای کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو گوتم هەردوو نەوعەکەی هەبوون و ئافرەتەکەش ئەوەی کە يعني سڕەکان ئاشکرا کرد بوو حەفسە کە پێشتر مێردی هەبوو پێغەمبەر مارەی کرد بوویەوە و هەروەها تاکە خێزانێکی کە بە کچی هێنابێتی عایشە بووە کە زۆر جار تەوان بەوەی خۆی هەڵکێشاوە بەسەر تەوان هەوێکانیدا واضحە عسى ربه يعني بەدڵنیاییەوە پەروەردگاری پێغەمبەر خوای پێغەمبەر إن طلقكن أجر پیغمبر إيوة طلاق بدا أن يبدي له أزواجا دقوري بوي ديني بوي هاوسراني شديكا پیدەدا هاوسەرانێکی دیکە خەیڕەن من کونە چاکتر بن لە ئێوە يعني ئێوە ئێستا ئەو هەموو سیفەتانەتان لێک کاتێدا تێدانین دیارە مسلمات مسلمان خۆ بەدەستەوە بدە بۆ ئەمری خوا مؤمن طبعا مؤمن بەقوەتریا مسلم مؤمن طبعا ها لە سیفەتە گچکەکان ڕادەستی پێکردووە مسلمان بێ ئەو هەنگاوی یەکەمە دواتر مەفروزە ببی بە ئیماندار و ئەنجا قانیت يعني ئەو پەڕی گوێڕایاڵ ئەوە لە ئیمانداری بەهێزترە لە تائیبات تەوبەکار طبعا تەوبەکاری ئێمەوا دەزانین بەس بۆ گونەهبار و خەڵکی بێدینە لە حەقیقەت داوانی ئینسان خوای گەورەکە باسی ئیبراهیمی دەکا ئینەهو ئەووەها منیب بە کەسێک کە زۆر دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە باسی دەکات تەوابی صفەتی ئەو کەسانەی کە خوا خۆشیدەوە واضحە عابدات ئەنجا بەندەی خوا بن سائح يعني ئەو کەسەی کە طبعا لێرە هەندێک دەفەرمون ئەوانەی هیجرەتیان کردووە کۆچیان کردووە لە پێناوی خوا بەڵام ڕاستی گشتیترە يعني ئەو ئافرەتانەی کە ئامادەن بەپە لە فەرمان و ئەمری خوا جێبەجێکەن و لە ئەو جێبەجێکردنی ئەمری خوادا ڕانەوەستن واضحە ثەیبات و دەگونجێ بێوەژن بن و ئەبکارە و دەگونجێ
کچیشی بەنسیب بکە. واضحە؟ ئەو جار خوای گەورە دەفەرمێت بە ئیمانداران بە شێوەی گشتی یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە خۆتان بە باوەڕدار دەزانن قو یعنی بپارێزن ئەنفوسەکم خۆتان و ئەهلیکم کەس و کاریشتان لە چی؟ ناڕەن لە ئاگر. یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە خۆتان بە باوەڕدار دەزانن قو ئەنفوسەکم بپارێزن بیپارێزن ڕزگاریکەن خۆتان و ئەهلیکم کەس و کارتان کەس و کار خێزانە منداڵە داکە بابە خزمە کەسە ئەوەی کە بە جۆرێک لە جۆرەکان دەکێت ئەرکی دەکەوێتە سەر تۆ لە چی بیان پارێزە؟ لە ئاگر. کام ئاگرە؟ ئاگری دنیا یانی قیامەتێ؟ ئاگری دنیا تەوان بە دار و نەوت و غاز و ئاوەی ئێستا جاران هەر داربوون و دار و چیلکە و شت بووە، بەڵام دەفەرمێ وەقودها الناس کە سوتەمەنیەکەی خەڵکە والحجارە بەرد خەڵک و هەروەها بەرد خەڵک کە دەخرێتە ناوی تەبەن ئەو چەروی و چەوری و بەزوشتەی کە هەیەی لە ناویدا دەتوێتەوە ئاگرەکەی گەرمتر دەکا کە دەڵێ بەردیش دەڵێن مەبەستی بەردی کیبریتیە ئەوەی کە ئەوەی دەکا هەم زوو ئاگری دەگرێتەوە هەمیش زۆر دەمێنێتەوە تەبەن ئەوە نابێ. واضحە؟ ئەو جا دەفەرمێت عەلەیها لەسەر ئەو ئاگرەش هەنە چی؟ مەلائیکەتون غیلاظ فریشتانێک کە سیفەتیان چۆنە؟ غیلاظ زۆر تووڕەن. واضحە؟ زۆر دڵڕاق تەبەن یعنی تووڕە دڵڕاق شەدید ئەجا زۆر بەهێزن ئەو جار چونکە تەبەن خوای گەورە کە دروستی کردوون لە تووڕەیی لە غەزەب دروستی کردوون و هەمیشە دەڵێن حەزیان لێیە خەڵکی سزادن چۆن ئینسان حەزی ئەگەر برسی بێ حەزی لێوێ بخوا و بخواتەوە ئەو مەلایکەتانە خواوا دروستی کردوون خۆشی لەوەی دەبینن چاوەڕێەوەی مەبەجا بڵێ ئەوە مەلایکەتە و ڕەحمی پێم دادێتەوە بەزەیی پێم دادێتەوە خوای گەورە ڕەحمی لە ناودا دروست نەکردووە بەزەیی و سۆس ناناسن هەر نایناسن هەر فێری نەبوون ئەوجا لا يعصون الله ما ئەمەڕەهم سەرپێچی ناکەن سەرپێچی خوا ناکەن ما ئەمەڕەهم لەو شتێک کە فەرمانی پێکردوون و فەرمانیان پێدەکا ئەوجا تەئکیدیش دەکاتەوە وەیەفعەلوونە جێبەجێ دەکەن ما یؤمەڕون هەرچی فەرمانیان پێکراوێ. واضحە؟ یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە خۆتان بە باوەڕدار دەزانن قو ئەنفوسەکم بپارێزن خۆتان و کەس و کارتان لە ئاگر. چۆن دەتوانی کە بەڵتەبەن خۆت و کەس و کارت لە ئاگر بپارێزی؟ بەوەی کە خۆت ئاسانە تەبەن ئەگەر بتەوێ ئیرادەتە بێ خۆت پابەند کە بەدینەوە واجبات جێبەجێکە فەرمانی خوا مەشکێنە بە تایبەتی کەبائیر و گوناهی گەورە مەکەوە خۆت پاراست. ئەی کەس و کار مەرجە دڵیان لە ژێر دەستی تۆدا بێ نا ڕێنمونیان کە ئەوەی لە دەسەڵاتتدا هەیە تیان گەیەنە حاڵیان کە بە قسەیان کردی ئەوە نوور عەلا نوور و ئەگەر بە قسەشیان نەکردی تۆ ئەرکی خۆت هەر جێبەجێ کردووە لەسەر خراپیان سزا نادرێی. ئەگەر هیچ نەکەی بێگومان ئەو کاتێ لێپسینەوەی خۆشت لەگەڵ دەکرێت ئێوانشت لەگەڵ دەکرێت کە کەمتر خەمیت کرد بێ بەڵام تۆ ئەرکی خۆت جێبەجێ کردووە و دوای ئەرکی خۆت کە جێبەجێت کرد هیدایەت ئیشی خوایە ئیشی تۆ نییە. ئەوجا دەفەرمێ بیان پارێزن خۆتان و کەس و کارتان لە ئاگرێک کە سوتەمەنیەکەی خەڵک و بەردە عەلەیها مەلائیکەتون لەسەر ئاگرەکە ڕاوەستاون فریشتانێک زەبانی و دەرگەوانەکانی جەهەنەم مەبەستێتی غیلاظ زۆر دڵڕەق و تووڕەن شەدید و زۆریش بەهێزن لا يعصون الله ما ئەمەڕەهم سەرپێچی خوا ناکەن لەوەی فەرمانی پێکردوون وەیەفعەلوون و جێبەجێ دەکەن ئەو کارە دەکەن ما یؤمەڕون کە فەرمانیان پێکرا. ئەوجا خوا دەفەرمێ یا ئەیها الذین کەفەڕوا ئەی ئەوانەی کە بێ باوەڕن
لا تعتذروا لقيامتك كخران آجر خوي جورا بخوي ديان دوينه لفرمي أيواني كبي باورا لا تعتذروا اليوم بيانو مينا طبعا هل يكي جورا عزري شدينة تو نم بيستو نم زانيو فلان كسبي كردمو خطاي أويبو خوي جورا هم وشتاني لقل براندونة توا بيان دلت يا أيها الذين كفروا أيواني كبي باورا لا تعتذروا اليوم هيج عزرو بيانو يك مهنا وأمر إنما بيقمان تنها إيوة تجزون سزادة درين ما ببي أوي ككنتم إيوة تعملون أنجام تانداو أنجام دد برهمي كردوي خود ويقول بزرو بمسقال قناهي هيبو إنسان زياد نكردو ونتكرد به لسرت حساب نكراوه يا أيها الذين كفروا أي أواني كبي باورا لا تعتذروا بيانو مين وأمره بيانو مين وبوغناه تاوانو خرابة كانتا إنما تجزون بيقمان إيوة سزادة درين وباداش وردقرنوا ما كنتم تعملون ببي أو كارو كردواني كخوتان كردوتانا فاطنا ما داو صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم.